بە ڕۆژی پێنجەم ئۆپراسیۆن بەردەوامە لە ناوچەیدایە و کێوماڵی سنوورەکە بەوردی دەکرێت. کاک مەردان مەیەکێ لە مۆڵگەکانی داعشە پێم وایە کە ئەم بەیانیە گیان هێشتووە و بۆ ئەوەی ئاساواریان نەمێنێت جێگاکەیان سوتانووە بەڵام چەند شتێکی بەسیت ماوە جلو بەرگەکانیان و هەنێ مۆزەی مۆلیدە و ئەو شتانەیان ماوە. دەستگیرا بەسەر چەندین حەشارگی داعش و کەلوپەری خێزان و منداڵەکانی تێدا بوو. باسەوە کریا ئافرەت لە بەغاوە دێ بۆ لایەن و کە سوکاریە و داعشانەی لەم سنوورا بە تایبەتی ئەمیرەکانیان بە تایبەتی مەسوولەکانیان لەم سنوورا زۆر جارەوە پێمان نەگەیشت ئافرەت دێت لە قوڕیچاوی و دێتە لای ئەمان زۆر بڕوامان بەوە نەکرد ئافرەت بتوانێت بێتە عێراقەمانە بەڵام ئەمە دەریێخا ئەم جلانە جلی ئافرەت و منداڵ و زۆر شتی تر لێرە بەداخەوە پێش ئەوەی بگەینە ئێرە سوتانویان ئەیگینە زۆر شتی تری لێبوو ئەمە نیشانەی ئەوەی ئەمانە ئایلیانش لەگەڵا بووە سەرکردایەتیە مەزبوطیان لێرە بووە. شتەکە زۆر سەختە جێگەی خۆ حەشار دانوشتیان زۆرە ئەمەش لێرە نان و کشتیان خۆیان دروستیان کردووە تەنوورانە هەڵ دەستکاری شتمەکە. تەواوی مۆڵگە و حەشارگەکانی داعش لە ناوچەکە لە ناوبران. داعش یان هەر گروپێکی فکری ئاینی بە فیشک لە ناو ناچێت گروپی تۆڕە بە فیشک لە ناو ناچێت ئیلا هەبێت ئیشی لەسەر بکەین. ئاماژی من ڕاوەدونان و وەدەرنانیان لە منتەقە یانی لە منتەقە بۆ تا دووریان خەینەوە مەترسی لە منتەقە دوورخەینەوە. ئۆپراسیۆنەکە دەبێتە مایەی بەرقەراربوونی ئارامی و ئاسایش بۆ دانیشتوانی ناوچەکە. کاروان حەبیب، کورتسات نیوز، سنووری ناوچەی داوێ.